هەرەوەنە ئەتوانم بڵێم ڕێبازی ئەو یادی ئەو ئێمامانان نابێت لە بیریانکە. وەسفێخان بەلای منەوە سمبولی ژنانی باشوورە. مامۆستا ئەستێرەیەکی دراوشاوە لە خەباتی سیاسی، ژنێکی ئازا و بوێر، مامۆستایەکی خۆشەویست و سەرکەوتوو لە ناو خوێندکارەکانیە. کە تۆ باسی مەسلەی کورد و قەزیەی کورد و خەباتگێری کورد بکە، وەسفیەخان لە ریزی یەکەمای و هەر ئەمینش. ژنێک هەر لە سەرەتایدا مەزراندنی کۆمەڵی ڕەنجدەرانی کوردستان و دواتریش لە پەلوپۆ هاویشتنی ئەو کۆمەڵێ و شۆڕشی نوێدا کاری سەخت و نەکردووی کردبێت. قەڵەمباز و هەنگاوی گەورەی وەهای هاویشتە بێت کە بۆ پیاویش ئەستەم بووە، چجای بۆ کچێکی تازەلاوی ناو کۆمەڵگەی دواکەوتوی خۆرهەڵات و بە تایبەتیش لە ناو ئەوسای کۆمەڵگەی کوردەواریدا. ئەو کچە لە دوا ڕۆژدا هەرە بێت ببێتە سەرکردە و پێشڕە و خۆشەویست و دایکی هەمووان، وەک ئەو سەرنجامەی ست وەسفیەی پێگەیشت. وەسفێخان ژنێک بوو کە وەکو کادرێکی ڕێخستن لە ناو یەکێتی و پێش ئەوەش لە ناو کۆمەڵا ئیشیە کرد. کادرێک کە ئەم لە ڕووی فکرەوە، هەم لە ڕووی هەڵسوکەوتی ڕێخستنەوە، هەم لە ڕووی ئازایەتی و کار و چالاکی پێشمەرگایەتیەوە لە هەموو بوارەکان وەسفێخان چالاک بوو، کادر بوو، دواییش بۆ ئەندامێکی سەرکردایەتی چالاکی ناو یەکێتی. وەسفێخان هەندێک خەسڵەتی هەبوو، هەندێک سیفاتی هەبوو، زۆر جار دەگمەنە لای ژنێک ئەو هەموو سیفاتە یا ئەو هەموو خەسڵەتە کۆ ببێتەوە. وەسفێخان سیفەتێکی هەبوو زۆر بە وەفا بوو، بە وەفا بوو بۆ بیر و باوەڕی خۆی، بۆ یەکێتیەکەی، بۆ ڕەفیقەکانی، بۆ کەسوکارەکانی خۆی. وەسفێخان بەلای منەوە سمبولی ژنانی باشوورە، لە ڕووی ئازایەتی و هەوڵ و تێکۆشان و خەباتگێڕیەوە بەراورد بە کەس ناکرێ. هەمان هەڵوێستی وەسفێخان هیچی کەمتر نییە لە ژنانی شێرەڤان لە ڕۆژئاوا، لە کاتێکە کە گەنجێتی و جوانی و هەموو شتەکانی خۆی بەخشیوە بە خەبات و تێکۆشان و کوردایەتی بۆم خاڵک و وڵاتە. من وەکو خوێندکارێکی ئەو شانازیە کە بەوەی کە ئەم دەرفەتەم وەڵکەوتووە بتوانم لە تەلەڤیزیۆنی کورسات بەشدار بم لەوەی کە لەسەر مامۆستا چەند وتەیەک بڵێم. مامۆستا ئەستێرەیەکی دراوشاوە لە خەباتی سیاسی، ژنێکی ئازا و بوێر، مامۆستایەکی خۆشەویست و سەرکەوتوو لە ناو خوێندکارەکانیە. ئەمانە وە زۆر زیاتریش لەمانە قابیل بە و مامۆستا بەڕێزەیە. هەڵگری خەسڵەتە جوانەکانی خاکی بوون و سادەی بوون و پەیوەندیەکی پتەوی کۆمەڵایەتی و بە دەنگەوە چوونی ڕاز و گلەی هەڤاڵان، جۆگرتن بۆ خواستی جەماوەر، لا ئامێزگرتنی منداڵانی شەیدان و تا سەرمانەوەی بە وەفاداری بەرامبەر خوێن و مێژووی شەیدان و تێکۆشەران و دڵڕاگرتنی کەس و کاریان. ئەمانە هەمووی وای کردووە کە مامۆستا وەسفیە بەڕابەر و پێشڕەوێکی خۆشەویست بناسرێت لەلایەن جەماوەری یەکێتێکی بەگشتی و کەس و کاری شەهیدانەوە بە تایبەتی، کە نازناوی دایکی شەهیدانیان پێبەخشی بوو. من وەکو خوێندکارێکی ئەو هەمیشە ئەوەم لە یادەکە مامۆستا کەسێکی میهرەبان بوو لەگەڵ خوێندکارەکانیە و دڵسۆز بوو و هەرە و کاتەش کە ئێمە مناڵ بووین، ئێستا دوای ئەوەی کە گەورە بووین قسەکانی مامۆستامان بیرەکەوێتەوە، یەکێک لەو شتانی کە یەکەم جار گوێم لێ بوو مامۆستا بە ئێمە ئێوە دەوێت کوردی زمانێکی شیرینە. ئەم لەو کاتە کە مامۆستا خۆی دوور خرابەوە لە زێدی خۆی، لەو دوورکردنەوەیە ئێمە ژەو کاتە تەلەبە بووین
ئێمە هەردوور خراببووینەوە لە زێدی خۆمانە ناوچەی سلێمانی کە نیشتە جێبووین لەو زەبروزەنگەی بەعسا لەو وەزعی کە دوور خریتەوە کەسێک کە مامۆستا بێت لەژێر چاودێریە بێت سەرباری ئەوەی کە ئەرکی مامۆستایی خۆی جێبەجێ بکات بێت خەباتی سیاسیش لە پاڵ ئەو خەباتە بکات و هەوڵ و مانوبوونێکی زۆر باد لە پێناوی گەلەکەی و خوێندکارانی ئەو کاتەش ئەو بەو چاوەوە سەیری کات کە بێوێت بە نوعێک پەروەردە بکرێن لە ئایندا چاوکراوە بن بێوێر بن و خەمی خوێندنەکەیان بێت لە پاڵ خەمی خوێندنەکەشیانە خەمی گەل و نیشتیمانەکەیان بێت. خۆشەویستی و گەورەی مامۆستا هەر ئەوە نەبوو کە پۆست و پلە و پێگەی ئەو لە ئاستێکی باڵای حیزبیدا بۆی دروست کردبێت بەڵکو ئەوە خەسڵەتە جوانەکانی خۆی بوو وای کرد ببێتە سەرکردە و تا لە ژیانیشدا بوو لە دڵ و ویژدانی خەڵکدا بەو جۆرە سیر بکرێت و دوای لە دنیا دەرچوونیشی یاد و یادگارەکانی بە زیندویی بمێنێتەوە. وەسفی خان ئازا بوو چاو نەترس بوو لە ئیشوکاری ئەو سەردەمەی هەفتاکانە کە لەگەڵ هەڵۆی سوورە ئیش بکات و پەیوەندی بکات و لە ڕێخستنە نهێنیەکان تەتەر بێت بۆ زۆر ئیشی قورس ئەوەش دەگمەنە لای زۆر کەس دەرکەوێت. وەسفی خان لە ئیشوکاری ڕێخستنە چ لە نهێنێ ئیشی کردو دوای ڕاپەڕینیش لە مەڵبەندەکانی ئیشوکاری خۆی کردووە. لە ڕۆژگارێکە ئەو بەرەنگاری ڕۆبەڕووی ڕژێمی بەعز بۆتەوە کە بۆ پیاوانیش سەخت بووە لەو ڕۆژەیە لە سەرەتای شۆڕشی نوێیە خەبات بکە کە بەڕێز مام جەلال هەر ئەرکێکی پێسپارت بێ بە ئامانەتەوە جێبەجێ کردووە بگرە باشتریش لە پیاوەکان. وەسفیە خان پێویستی بە باسکردنی مێژوو و دیرۆکی خەبات و تێکۆشانی نییە هەموو کەس ئەزانەمە تازەیانی من پێم وایە خۆی ناوەکەی باس ئەکە کەچی و چی کردووە لە پێناو گەلەکەی و بە تایبەت لە پێناو شەهیدەکانی کە خۆی بەرپرسی مەکتەبی شەهیدان یەکێتی نیشتیمانی کوردستان بوو. من لەم ئەخیرە ئەو دەرفەتە بۆم دروست بوو ینی لەو دو-سێ ساڵی ئەخیر پێش کە کۆچی بکە کۆنتاکێکی باشمان هەبوو ئاڵوگۆڕمان هەبوو تەنسیقمان هەبوو لە پێناو هەماهەنگی لە بینی مەسلەی وەکو ئەوانەی ئەو مەلەفات و دۆسیەی تایبەت بە شەهیدانی چ لە ڕۆژئاوا چ لە باشوور خۆشەویستی کوردستان هەمویان یەکن کۆمەڵێک یادگاری جوان هەبوو بەڕاستی دایکێک بوو ینی دایکێک بوو من وام هەستە کرد کاتی کە قسەمان دەکرد ئیشێکمان هەبووە پێکەوە شتێکمان بویستە لێ وەکو دایک ینی من تەماشام ینی ئەو شعورە ئەدا بە من کە وەکو دایکمە بەڕاستیش خۆ ناسراوە بە دایکی شەهیدان. مامۆستا کەسێک بوو پڕ لە جوانی و ئەتوانم بڵێم لە مێژووی پەروەردە و مامۆستاییە لە مێژووی خەباتی سیاسیە مامۆستا بێ کەسێک بێت شانازی پێوە بکرێت و لە مێژوودا ناوی وەک ئەستێرێکی پرشنگدار تۆمار بکرێت چکە لەو سەردەما بۆ ئاماژەم پێدا جگە لە ئیشی مامۆستایی کە خەباتی ئەکرد ئاشکرایە کە ئینسانی ئاسایی مرۆڤی ئاسایی ئەتوانێت یەک ئەرک جێبەجێ بکات بەڵام ئەگەر لە پاڵ ئەرکی مامۆسایەتەکە ئەرکی گەورەی کوردایەتی سیاسیش جێبەجێ بکەی بە تایبەتی لە ژێر ترس و تۆقانی ڕژێمێکی ئەو سەردەمەی وەکو بەعزدا ئەمە هەر قارەمانیەتیە کە ئەبێ وەکو داستان وەکو مێژوویەکی گەورە باز بکرێ بۆ جیلی ئایندا. بەڕاستی بازە جار لە بەعزە بۆنەوە لە بەعزە یادگاری ناخۆش و تاڵ و بە ئازار ئینسان نازانی چۆن تعبیر لە هەست و بیر و ڕای خۆی بکە بەڵام وەسفیە خان ناوەکی زیندوویە لەوانەی بەجەستە کۆچ کردووە بەڵام بە ڕوح و بە جوانی و بە خەبات و بە حەزی لە کوردستان و خزمەتی بە شەهیدان لە پێناو قەزیەی پیرۆزی خۆمان هەر هەتا ئەمێنە. وەسفیە بەنی وەیس یەکێک بوو لەوانەی کە بە خەباتی خۆی و تێکۆشان و ماندووبوونی جگەلەوەی کە چەندین پلەپایی بڕی بوو گەیشتە بۆ ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و لە پلەی سەرکردایەتیشدا ئەو ئەرک و فەرمانانی پێیان سپاردەبوو
زۆر دڵسۆز و بێوێرانە جێبەجێی کردووە. لە خزمەتی سیاسەت و بەرنام و ڕێبازی یەکێتی نیشتیمانی کوردستان و خزمەتی بزوتنەوەی ڕزگاری خوازی گەلەکەماندا کە لە دواکاریشیدا بەرپرسیارەتی مەکتەبێکی گرتە بۆ ئەستۆ کە مەکتەبی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو و لەوەشدا هیچ درێخیشی نەکردبوو بە پاچی و دڵسۆزی توانی ئەرک و فەرمانەکانی بگرێتە ئەستۆی خۆی و بۆ پەڕی دڵسۆزیەوە جێبەجێیان بکات. کە بۆ سەرکردایەتیش پیرۆزترین دەستگا ئەو سەرپەرشتیە کرد کە دەستگای شەهیدان بوو کە ناوی دایکی شەهید لە خۆینا زۆر زۆر پێی خۆش بوو خزمەت لەو بوارە بکە چونکە ئەیزانی خزمەتی کەسوکاری شەهیدان چەند پێویستە و چەند ئەرکێکی ئەخلاقیە لە ناو یەکێتی و ناو بزوتنەوەکە. وەسفێخان بە شێوەیەک ئیشەکانی خۆی ڕێکخست بوو کە فریای هەمووی ئەکەوت. مهرەبانی ئەم ژنە ئەوەنە زۆر بوو نەک تەنها بۆ مناڵەکانی و بۆ خانەوادەکەی بنەتوانم بڵێم بەشی هەموو کەسوکاری شەهیدانیە کرد. لەگەڵ ئەرکی دایکایەتیە و ئەگەر لەگەڵ ئەرکی خێزان و ئیشوکاری خۆیان شۆڕشیشی کردووە. زۆر زۆر بەسەختی چونکە زۆر زۆرە بۆ ئێمە کە دوو ئەرک لە یەک کاتە جێبەجێ بکەین بەڵام وەسفێخان بە زیایشەوە ئەوەی کردووە. وەسفیە بەنیوەیس یەکێک بۆ لەوانەی کە لە هەڕەتی لایبەتیەوە بەشداری خەباتی سیاسی و کای سیاسی و تێکۆشان لە پێناوی بزاف و بزوتنەوەی نیشتیمانی و ژناندا کاریگەری و دەوری خۆی هەبوو. یەکێکیش بۆ لەوانەی کاتێک هەڤاڵ و هاوڕێکانی دەگیرێن یەکێکە لەوانی کە پەیوەندیەکانی هەمیشە لە نێوان هەڤاڵەکانی لە زیندان و سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستاندا وەک حەڵقەیەکی وەسڵ بەردەوام بووە. وەسفیەخان لە کاتی خۆی کۆمەڵک هەڵوێستی جوانی و مەبدەئی هەبوو لە پاڵپشتی خەباتی کورد نەتەنیا لە باشوور بەڵکو لە ڕۆژاوی کوردستان لە هەموو بەشەکانی ترش یعنی ئەمە نمونەیەکی بچووکە بەڵام ئەمە تعبیر ئەکە تا چەند وەسفیەخان خەمخوری قەزیەی کورد بوو نەتەنیا لە باشوور خەمخوری دۆسیەی شەهیدان بوو شەهیدی ڕێگای ڕزگاری کوردستان لە هەموو بەشەکانی کوردستان و بە تایبەت کە ئێمە باسی ڕۆژاوای کوردستانەکەن. من کە باسی وەسفیەخانەکەم بەڕاستی وەکو ینی بڵێم چی وەکو باسی دایکم کەم ینی تا ئەو ڕادەیە من نیگەرانم و بەڵام خۆشبەختانە ئێمە کە ئەبینن ئەو قەزیەی کە وەسفیەخان لە پێناوی بەدەیان ساڵ تەمەنی خۆی تەرخان کرد بوو گەشە ئەدووە سەرەکە و سەرکەوتن هەر بۆ قەزیە ئێمەی و بۆ گەلەکەمان یادی پیرۆز بێ یادی بەخێر بێ هەزار جار ڕوحە پاکەکەی هەر زند و ئەمێنن لە بەیمان. هەڤاڵ مامجەلال هەمیشە خەباتی ژنانی لە کای سیاسیدا بەرز دەنرخاند هەر بۆیە بەڕێزەوە تەماشای خەبات و تێکۆشانی هەڤاڵ وەسفیە بەنی وەیسیە کرد. لە یەکێک لە چاوپێکەوتنەکانی مامجەلالدا لە کاتی گێڕان و بیرەوەریەکانی لە یادی دامەزراندنی یەکێتی نیشتیمانی کوردستاندا بەم جۆرە باسی قارەمانەتی وەسفیەخانەکات کە چۆن لە ڕۆژە سەختەکاندا نامی سەرکردایەتی گەیاندۆتە شوێنی مەبەست. ئێمە کە لە شاخ بووین دەمەوێت ئەوتان پێ بڵێم کە لە قەندیل بووین و دوایەوەی مامۆستا برایم و دکتۆر عەزیز هاتن بۆ لامان پێویستیمان بەوە بوو بە باشمانزانی پەیوەندی بکەین بە خوا لێی خۆشبوو ئایەتوڵای خومەینی. ئایەتوڵای خومەینی لە نەجەف بوو. ئێمەش هەستاین کاغذێکمان نووسی فارسیە چاکەکەی مامۆستا برایم و دکتۆر عەزیز بە ئیمزای من نردمان بۆ ئەو خوشکە سەفیەی ئێستا مەسوولی مەکتەبی شەهیدانە. ئەو خزمێکی هەبوو بەهۆی ئەوە گەیاندیە ئیمام خومەینی. وەسفیە بەنیوەیس عەلی ناسراو بە مامۆستا وەسفیە یاخود دایکی شەهیدان. ئەندامی سەرکردایەتی و لێپرسراوی مەکتەبی شەهیدانی یەکێتی نیشتیمانی کوردستان. ساڵی 1950 لە خێزانێکی کرێکاری پاڵێوگەی نەوتی ئەڵوەن لە گوندی بانمیلی شاری خانەقین وەک چوارە منداڵی خێزانەکەی لەدایک بووە. لە خانەوادەیەکی نیشتیمان پەروەری
زەحمەت کێشە. ساڵی 1950 ماڵیان بۆ شاری خانەقین گوێزرایەوە. هەرو ساڵە وەسفیە چووە خوێندنگە و قۆناغی سەرەتایی لە قوتابخانەی خەدیجە کوبرای تێکەڵاو دەست پێ کرد. ساڵی 1970 لە زانکۆی بەغدا بەشی زمانی ئینگلیزی وەرگیرا، بەڵام بەهۆی جیاکاری نەتەوەی و مەزهبیەوە لەلایەن ڕژێمی ئەوسای عێراقەوە گوازرایەوە بۆ زانکۆی سلێمانی کۆلێژی ئاداب بەشی زمانی کوردی. ساڵی 1970 دوای ئەوەی دوو برای پەیوەندیان بە شۆڕشەوە کرد، دەستگا ئەمنیەکان لە خانەقین هەڵیان کوتایە سەرماڵیان. دایک و باوکی بە دیلکراوی دووردەخەنەوە بۆ گوندی هۆرێن و شێخانی بناری بەمۆ. لەوێ پیان دەڵێن کە بڕۆن بۆ لای کوڕەکانتان و لە عێراق جێگەتان نابێتەوە. دەستیان بەسەر خانۆکەیاندا گرت و هەموو کەلوپەلەکانیان هەڕاج کرد. ساڵی 1970 باش دامەزرانی ڕێکخراوی لیلا قاسم بۆ ڕێخستنی ژنان لێپرسرایەتی سەرپەرشتیکردنی یەکێ لە دوو بەشەکەی ئەم ڕێکخراوەی پێسپێرا. هەرو ساڵە چالاکیەکانی خۆی بۆ بەغدا گواستەوە و پەیوەندی بە ملازم جوامێر سایەمیرەوە کرد. لە سەروبەندی پێکێنانی ڕێکخراوی هەڵۆی سووردا کە ڕێکخراوێکە ئەرکەکەی گواستنەوەی شەڕ بوو بۆ ناو ماڵی دوژمن لە بەغدا، ڕۆڵێکی دیاری لە جێبەجێکردنی ئەرکە لۆجستیەکانی وەک گواستنەوەی چەک و نامە لە سلێمانیەوە بۆ بەغدا گەڕا. ساڵی 1982 یەکەم ژن بوو لە ڕێخستنی شارەکانەوە بەشداری لە یەکەمین کۆنفرانسی یەکێتی مامۆستایانی کوردستان لە گوندی بالیسان کرد. ساڵی 1966 لەلایەن دەستگا ئەمنیەکانەوە فەرمانی گرتنی بۆ دەرچوو، بۆیە ڕوویکردە شاخ و هاوشانی هاوسەرەکەی عەلی شامار ژیانی پێشمەرگایەتی دەست پێ کرد. لە کاتی دەستپێکردنی شاڵاوی ئەنفالەکان بۆ سەردۆڵی جافایەتی و ناوچەی مەرگا ماوەیەک لە ناو شاری سلێمانی خۆی هەشاردا و دواتر پەیوەندی بە هاوسەرەکەیەوە کرد و لە گوندی کانی دینار گیرسایەوە. لە کاتی کۆڕەوە مەزنەکەی ساڵی 1991دا ڕۆڵی دیاری هەبوو لە کۆکردنەوەی کۆمەک بۆ ئاوارەکانی سەرسنوور و ناو ئێران. هەرو ساڵە گەڕایەوە بۆ گەرمیان و بۆ ئەندام لە مەڵبەندی کەرکووک. لە ماوەی نێوان ساڵانی 1993 بۆ 2003دا لێپرسرایەتی لقی کەرکووکی یەکێتی ژنانی کوردستانی گرتاستۆ و ماوەیەکیش کارگێڕی مەڵبەندی ڕێخستنی یەکێتی نیشتیمانی کوردستان بوو لا گەرمیان. ساڵی 2006 لە هەڵبژاردننی مەڵبەندەکانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا لە ئاستی مەڵبەندی قەزای خانەقین دەنگی یەکەمی بەدەستهێنا و بەجێگری یەکەمی ئەو مەڵبەندە دەستنیشان کرا. ساڵی 2010 لە سێمین کۆنگرەی یەکێتی نیشتیمانی کوردستاندا لە سلێمانی بە ئەندامی سەرکردایەتی هەڵبژێرا و هەرو ساڵە دوای پێکێنانی مەکتەبی شەیدان و لەسەر ڕاستپاردەی بە ڕێزمام جەلال کرایە لێپرسراوی ئەو مەکتەبە. وەسفێ خان لە خێزانێکی زۆر نیشتیمان پەروەر و دیاری خانەقین لەدایک بووە و پەروەردەکراوە. دوای ئەوە لە خێزانێکی کە خۆی دروستی کرد لەگەڵ کە عەلی شامار کە تێکەوە شەرێکی ناسراوی گەلەکەمان و یەکێتیەکەمانە لەگەڵ ئەویشە خێزانێکی پێکهێنا کە لە خێزانە لە ناو خێزانەکەیشی خۆیان دەورێکی ئەساسی بینی لە خزمەتکردنی مناڵەکانی لە پەروەردەکردنی مناڵەکانی لە خزمەتکردنی کە عەلی دوای نەخۆشیەکەش ئەوەش خۆی لە خۆیان ئەرکێکی قورس بوو شان بە شان ئەو ئەرکەی کە لە ناو خێزانەکەی و لە ناو یەکێتیەکەی و لە ناو جەماوەرەکەی ئەرکێکی زۆر کورسی لەسەر شان بوو. ئەتوانم بڵێم بێ ئەندازە هەڵوێستی هەبووە بەرامبەر کە سوکاری شەهیدان زۆر زۆر بەدڵسۆزانە. بۆ من وەکو خۆم یعنی ژنێک بۆ هەمیشە لە پشتم بووە، هەمیشە وای لێ کردوم کە زۆ زۆ خۆڕاگرانە بەرەو ڕووی ئەو بارودۆخە سەختە ببمەوە کە هاوسەرم شەهید بووە. هەمیشە وای کردووە کە بتوانی لەسەر پێخۆت بۆستی. کاتێک کە ئەرکێکە بوو کە ئیشێک ئەبوو پێت ئەوت وەک هەموو سەرکردەکانی کە تەنها ئەوە نەبوو گوێت لێ بگرێ ئەهات بەدەم ئیشەکەتەوە لەگەڵ تا ئەڕۆی تەلەفۆنی ئەکرد بۆ دەستگای شەهیدان زۆر جار بۆ ئەیکرد بۆ وەزارەت ینی هەتا ئەنجامی کارەکە لەگەڵ تۆیا بوو. ئەگەر مامۆستا سەیری ژیانی مامۆستایی بکەی وە سەیری ژیانی خەباتی سیاسی بکەی لە هەمان کاتە لە ڕووی کۆمەڵایەتیەوە مامۆستا وانەیەکی گەورەیە کە ئەبێت لە پرۆسەی پەروەردا بخوێنرێت و ئەبێ بکرێت بە نمونەیەکی جوان کە نەوەکانمان بزانن مامۆستاکانی پێش و ئەو کەسانی کە لەو سەردەما خەباتی سیاسیان نەکرد یان کە
وەکو مامۆستا کە دەرسیانەوە تۆ خەباتی سیاسیانە کرد بە چ بارودۆخێکی قورسا تێپەڕێون و چۆن کۆڵیان نێیاوە. بۆیە ئەگەر ئێمە سەری مێژووی مامۆستا بکەین وەک وانەیەکی گەورە فێری ئەوەمانەکات کە چۆن ئێمە سوور بین، کە چۆن ئێمە هەوڵبین ئایندەی خوێندکاران و ڕۆحی کوردایەتی و بوێری و چۆنێتی کارکردن بۆ سەرخستنی ئەم پرۆسەی کە ئێستا ئەمڕۆ ئێمە لە سایە پێ ئەڵێن حکوومەتی هەرێمی کوردستان و ئەو دەرفەتەی کە بۆمان ڕێکەوتووە، ئێمە لەو هەوڵانەی ئەوانەوە کە ئەکرێ بکرێتەوانەیەک بۆی بتوانین ئایندەیەکی گەورەتر و پشنگدار بۆ خۆمان و وڵاتەکەمان و نەتەوەکەمان بنیاد بنین. وەسفیە بەنیوەیس کاتێک زانکۆی سلێمانی تەواوە کاتووە بێتە مامۆستا بە بڕیاری شۆڕش لە کەلارەوە دێتە تاسڵوجا بۆ ئەوەی ئەرکی سەرپەرشتیکردنی ڕێخستنەکان بگرێتە ئەستۆ. تەماشای پانۆرامەی ژیانی سیاسی و حیزبی ئەم ژنە سەرکردەیە بکەن لە خانەقین و کەلار و بەغدا و سلێمانی و کەربەلا و نەجەف و ئێران و زۆربەی ناوچەکانی کوردستان ئەرکی ڕاپەڕاندووە. کاتێک گەزانێت ئیدی قۆناغی خەباتی نهێنی ئەو کۆتایی پێهاتووە ڕووە کاتە شاخ و ئەبێتە پێشمەرگە و لەگەڵ هاوسەرەکەیدا کاک عەلی شاماری شاسواری تێکۆشان و پێشمەرگەی مەفرەزە سەرەتایەکانی شۆڕشی نوێ هەموو قۆناغ و ڕۆژگارە سەختەکانی شۆڕش سەربەرزانە بەسەرە بن. من خۆم شەخسی لە ساڵەکانی 76-77 هاوڕێتی وەسفی خانم کردو لە ڕێخستنەکانی نهێنی و لە زۆر چالاکی بەیەکەوە بووینە و دوای ڕاپەڕین و لە کاتی پێشمەرگایەتیشە هەر بەیەکەوە بووینە، نزیک بووینە. زۆر بیرۆوەریم هەیە لەگەڵ وەسفی خانە کە لە دەستدانی وەسفی خان بۆ من وەکو ڕەفیقێک، وەکو خۆشکێک، وەکو دڵسۆزێک لە من و لە ڕەفیقەکانی تری ڕۆشت. بەڵام ئێمە ڕێبازەکەی کە ڕێبازی یەکێتی و ڕێبازی مامجەلالە بەردەوام بوونمان لەسەر ئەو ڕێبازە ڕوحی وەسفی خان و ڕوحی هەموو شەهیدان شادەکە. لە خەباتی پاش ڕاپەڕین و خەباتی شاردا هەڤاڵ وەسفیا لە زۆر بواردا خزمەتی شێتی و گەلەکەی کردووە. لە خەبات بۆ مافەکانی ژنان درێخی نەکردووە. لە ڕیزەکانی شێتی ژنانی کوردستاندا ڕۆڵی بەرچاوی هەبووە لەوە شارکردنەوەی ژنان و داکۆچیکردن لە مافەکانیان. لە پاش پرۆسەی ئازادی عێراقیش خانەقین و ناوچە دابڕێنراوەکانە کاتە مەیدانی خەبات و بێوچان تێکۆشێ بۆ خزمەتکردنی ناوچەکە و سڕینەوەی ئاسەوارەکانی تەعریب و سیاسەتی فاشیانەی بەعس. ئەو ڕێبازە کە وەسفی خان و ئەمسالی وەسفی خان و شەهیدان کە لە پێناویە ڕوحیان لەدەستداوە، لە پێناویە بە نرخترین چۆنەڵێت سەروەتی خۆیانیان لەدەستدان داوە. ئێمەمانان کە وەکو کادری یەکێتی کە ئەندامی یەکێتی سەرکردایەتی یەکێتی ئەبێ ئێمە ئەوە لە یاد نەکەین کە ئەو ئەمانەتێکی ئەوانە لەسەر شانی ئێمە کە چۆن گەشە بە یەکێتی بدەین، چۆن یەکێتی نوێ بکەینەوە، چۆن یەکێتی بخەینە سەر شاڕێی خۆی بۆ بتوانین بەردەوامی خەباتی خۆمان و خەباتی یەکێتی بۆ خزمەتی گەلەکەمان بەکار بێنین بۆ ئەوەی ڕوحی هەمویان لەبای شادکەین و لای خۆشمان زەمیرمان مرتاح بێت کە بەردەوامی بە خەبات و ئەیم لەسەر ئەو ڕێبازە. ڕوحی پاک و جوانی خۆی هەر ئەمێنی ینی لەسەر هەموو ئاستی خەبات لە کوردستان و لە باشووری کوردستان نەتەنیا وەکو حزبیانی کە ئێمە باسی وەسفیە خانەکەن، ئێمە باسی کەسایەتێکی تەکۆشەرێکی دێرینی گەلەکەمانەکەن با بەو نەوعەش باسی بکەن بە شێوازێکی نەتەنیا لە سنووری باشوورش بوەستە. یەکی لەو یادەوەریە جوانانە کە قەت لە بیری ناکەم بە ئامانەتەوە ئێڵێم کاتێککە هاوسەرم شەهید بوو وەسفی خانێکێک بوو لەو کەسانە کە زۆر بە دڵسۆزانە ئەتوانم بڵێم وەکو دایکم جێگەی دایکمی بۆ گرتمەوە کە هەمیشە تەشجیعیەکردم کە من ژنێکی خۆراگر بم. پێی ئەوتم ئەیوت ژنایەتی تۆ و دایکایەتی تۆ لەمڕۆوە دەست پێەکە. تۆ سەرمایە و شانازیمانیت، ئای کە بە ئازارە مەرجی تۆ، وای کە چۆڵە شوێنەکەت شوێنێت
لە ناو دڵماندا پڕبوونەوەی نییە. وەلێ ئەوە تەنیا مەرجی حەتمیە و مەرجی تۆش هات، بەڵام وێنەکانت لە ڕوانینماندا بۆ ئەبەت کاڵ نابنەوە. قسە و جوڵە و گوفتار و ڕەفتارەکانت تا هەتایە لە جۆماندا ئەزرنگێنەوە و لامان وەک زەنگی سپێدەیەکی سەرەتای ژیانێکی نوێیە. ئای دایکە، تۆ بە مەرگ چەند گەورەتر دەرکەوتی. ڕەنگە منیش و زۆر بەمان بەڕادی پێویست هەستمان بە گەورەی تۆ نەکرد بێت، بەڵام مەرگت وانەیەک بوو کە فێرمانەکات ڕوونتر بەرچاوی خۆمان ببینین و زیاتر ئەو دیوی هەستەکان بخوێنینەوە. دایکە ئێمە ئەگەر خاوەنی هەرچیەک بین لە ژیاندا، ئەگەر شەرەفی شاکاری فەیلسوفەکان و خانەدانی خاوەندی وەخان و جانبازی پاڵەوانەکانیشمان هەبێت، هێشتا ناگاتە ئاستی شانازیکردن بەوەی تۆ دایکمانی. دایکبوونی تۆ بۆ ئێمە گەنجینەیەکی لە بن نەهات و شکۆ و شانازیە، سەرمایەکە بۆ ئەبەت تا کۆتایی تەمەن بەس و بەشمانە. سڵاو لە یادت وەسفیە، سڵاو لە ژیانت، لە خەبات و ماندووبوونت، ئەی دایکی من و دایکی هەمووان و دایکی شەهیدان. مەڵ ئاوا وەسفیە. ڕێبوار عەلی شامار، کوڕی کۆچ کردوو. یەک وەسفێخان لە شاری خانەقین لەدایک بووە، وەکو باسم کرد لە بنەماڵەیەک لەدایک بووە کە چەوسانەوەی نەتەوایەتی زۆر زەق بووە لەو سەردەما. و دوو وەسفێخان لەگەڵ مەجموعەیەک کۆمەڵێک هاوڕێی خۆی خەباتی کردووە کە ئەوانیش بە جەرگ بوون، ئەوانیش ئازا بوون، بە وەفا بوون، خاوەن مەبدە بوون، بەشێکیان ئەعدام کرا و بەشێکیانی شەهید بوون. ئەو ڕێبازەی ئەوان لە مێشکی وەسفێخان کە بەردەوام بێت لە خەبات بۆ ئەوەی ڕێبازی ئەوان ڕێی ئەوان ون نەبێ، چونکە ئەوانەی کە لە هەڵۆی سوور شەهید کران و ئەدام کران زۆربەی ڕەفیقی نزیکی وەسفێخان بوون، کە ئەوە تەئسیرێکی وای لێ کرد کە بتوانێت بە جەرگ بێت بۆ ئەوەی خۆیشی وەکو باسم کرد لە بنەماڵەیەکی تێکۆشەر و چاو نەترسی خانەقین لەدایک بووە و پەروەردە کراوە کە هاتە ناو کۆمەڵەش بە هەمان ڕێباز و بە هەمان بیر و باوەڕەوە بۆ کادرێک کە بتوانێت لە هەموو بوارەکان ئیش بکات و نەترس بێت، نەترس بێت بۆ ئەوەی ئەرکەکەی خۆی جێبەجێ بکات، نەترس بێت بۆ ئەوەی خزمەتی گەلەکەی پێ بکات. بۆیە کەسانی وەکو مامۆستا کە لە خەباتی سیاسیە، کە لە خەباتی پەروەردەییە ئەو پەڕی مانوو بوون و ئەو پەڕی هەوڵیانە کە ئەمڕۆ ئێمە توانین لە سایی ئەم بارودۆخە کە ئێستا دانیشتین توانین باسی ئەم دەستکەوتانە بکەین کە هەمووی لە سایی ئەوانەوە بۆ ئەکرێ هەوڵ و مانووبوونی ئەوانیش بکەین بەوانەیەک بۆ لە پرۆسی پەروەردە بۆ خوێندکاران تا بتوانن ئەوانش لەسەر ئەساسی ئەو هەوڵ و مانووبوونی ئەوان بەردەوامی بن بۆ گەشەکردنی ئەم وڵاتە. دایکی شەیدان وەسفێخان فریشتەیەک بوو خودا ناردبووی بۆ خانەوادەی شەیدان و هەژاران. لە هەموو ئەوانش سیرتر ئەو هەرگیز هاوڕێی بەرپرسی نەبوو، هەمیشە هاوڕێی هەژاران و منداڵانی شەهیدان بوو، تەنانەت لە ڕۆژانی جەژن و پشووی فەرمیشدا هەر لەگەڵ خەڵک بوو تا لەو ڕێگەیەش گیانی بەخت کرد. من کە هاتم بۆ ماڵی کاکپۆڵا وەکو خۆم هاتم سەردانیم کرد بۆ ئەوەی پیشانی بەم کە پێشمەرگە ئەوەنە ئازایە و ئەوەنە داستان تۆمارەکات. ئەمڕۆ لە ناوچەی باڵەکایەتی سەردانی چەند ماڵە شەهیدێکمان کرد. یەکی لەو ماڵە شەهیدانە شەهید حەمەلاوە بۆ ئەو شەهیدانەی کە لە شەڕی داعشا لەم ماوەیە شەهید بوون. بەڕاستی جێگای شانازیە کە ئێمە سەردانی ئەو ماڵانەکەین ویان بینیم زۆر وورە بەرز و خۆڕاگرن. ئێمە کە دین بۆلایەن کەمێک لە ئازارەکانیان کەمەکەینەوە. دیارە ئەم سەردانەی ئێمە لەسەر ئەساسی ئەوەیە کە مەکتەبەکەمان مەکتەبێکی تازە دروست کراوە
لەسەر داواکاری کە سوکاری شەهیدان و پێویستە ئێمە بەرنامەدا بنێ بۆ ئەوی زیاتر لە کە سوکاری شەهیدان بکۆڵینەوە بزانین مەعانات و مشکلەکانیان چییە. ئێمە بەرنامەکانمان ئەوەیە لە دهۆک و دەستمان پێ کردووە بەرەو سۆران و بەرەو بادینان و بەرەو شارەکانی تری شاتوین بەرەو گەرمیان و ئەو شوێنان و ئەمڕۆ ئاتوینەتە پەنجوین چونەت سەردانی چەند ماڵە شەهیدێکمان کردووە. بەڕاستی هەرچی بۆ کە سوکاری شەهید بکەین هەرکەمە چونکە ئەوان نظامەکانیان هێشتا ساڕێژ نەبووە. بەنسبەت مەکتەبەکەمان لەسەر پێشنیاری مناڵانی شەهیدان و کە سوکاری شەهیدان ئەم مەکتەبە لە کۆنگرا بڕیاری لەسەر درا بۆ ئەوەی ئامانجەکان جێبەجێ بکرێت. پێویستیمان بە هاوکاری هەموو لایەکە، پێویستیمان بەوەیە کە ئەندامانی مەکتەب سیاسی و سەرکردایەتی دەستی یارمەتی درێژ بکەن بۆ ئەم مەکتەبە و هەمیشە هاوکارمان بن بۆی بتوانین من زیاتر خزمەت بگەینین بە کەسوکاری شەهیدان. ئەوانە شێری شەهیدەکان ئەوانە ترینەکان بەشێک لە وتار و بیرروڕاکانی مامۆسا وەسفیە بەنیوەیس کە لە لاپەڕی تایبەتی خۆی لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بڵاوی کردوتەوە. لێرەدا هەندێک لە وتار و نووسینانە بۆ بینەرانە خینە ڕوو. بەڵێن بێت سەرجەم منداڵ و کەسوکاری سەربەرزی شەهیدان بە منداڵ و کەسوکاری خۆمیان دەزانم، بۆ هەمیشە شانازیان پێوە دەکەم. بەڵێن بێت بە خوێنی شەهیدان و بە مامی گەورەمان تا ئەوەندەی لە توانامدا بێت درێغیان لێ نەکەم. 16/2/2015 سرم لە ژیانمدا سرم بۆ هیچ کەسێک دانەنواندووە، بەڵام ئامادەم هەموو ڕۆژ و کاتێک لە بەردەم کەسوکاری سەربەرزی شەهیداندا سەردانەوێنم. 7/3/2015 ناتوانم خۆراگر بم لە کاتی بینینی ئەو دیمەنە تراژیدیانەی کە پاش شەهیدبوونی پێشمەرگەیەک دەیبینم. 26/2015 شەهید هەر شەهیدە. سەرجەم شەهیدانی باکوور و خۆرئاوا بە شەهیدی خۆمان دەزانین. شەهید هەر شەهیدە لە هەر پارچەیەکی خاکی کوردستان بێت. هەر کەسێک خاوەن هەر ئایدۆلۆژیایەک بێت لە پێناو پاراستن و پارێزگاریکردن لە خاکی پیرۆزی کوردستاندا شەهید بێت، ئەوە ئێمە بە شەهیدی دەزانین و ڕێزی لێ دەگرین. چیشمان پێ بکرێت بۆیان دەکەین و درێغیان لێ ناکەین. 22/2/2016 بەشێک لە موچەکەم وەک ئەرکێکی نیشتیمانی و ئەخلاقی و یەکێتیانە بڕیارمدا بەشێک لەو موچەی وەریدەگرم تەرخانی بکەم بۆ هەر کوڕە شەهیدێک یان کچە شەهیدێک لە هەرکوێیەکی ئەم دنیادا بێت کە کارێک یان داهێنانێک بکات بۆ خزمەتی یەکێتی و وڵاتەکەمان. 26/2013 شانازیەکانی ژیانم. تەنها شتێک شانازی پێوە دەکەم ئەوەیە کە لە ساڵی 1976ەوە بەبێ دابڕان لە نێوڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا کار دەکەم. بە ئێستاشەوە کە ئەندامی سەرکردایەتیم و بە دەنگی کادرا وجدان زیندووەکان ئەم پۆستەم وەرگرتووە. شەرەفمەندم لەوەی کە تا ئێستا نەبووم بە خاوەنی هیچ سەرچاوی دەهاتێکی تر جگە لەو موچەی کە وەریدەگرم. ئەوەش نیوەیم بۆ خەڵکی فەقیر و هەژار تەرخان کردووە. بە تەحەداوە دەڵێم تا ئێستا پارچە زەویەک کە مافی هەموو هاوڵاتیەکە من لێی سوودمەند نەبووم. هەروەها ئەوە نەبێ کە بۆ کاروباری حزبی لە سنووری مندەلی تا دهۆکم بینیوە هیچ وڵاتێکی تری ئەم جیهانە گەورەیەم نەدیوە. گەورەترین شانازیش ئەوەیە کە زۆر بە ئاسایی و بێپاسەوان بۆ هەرکوێیەکی ئەم وڵاتە بمەوێ دەڕۆم و لە خۆشی و ناخۆشی خەڵکدا بەشدارم و بەردەوامیش دەبم. پێشم خۆشە هەمیشە لە نێو هەژاراندا بم و بە درێژایی تەمەنم دژی چینی بۆ جوازی بووم و لەگەڵ پرۆلیتاریدا بووم. زەردەخەنەی منداڵێکی شەهید و هەژارێک ناگۆڕمەوە بە هەموو سەرۆت و سامانی دنیا. 28/12/2013 بۆ وەسفیە بەنیوەیس لە ڕۆژگارە تاریکەکان تۆ چرای نیشتیمانم بووی. لە ساڵانی ناومێدی ئومێدی کوردستانم بووی.
لە بەغای قەڵە ئیستەما هەڵۆی سووری گەرمیانم بووی لە وڵاتی شەهیدانما تۆ دایکی شەهیدانم بووی تۆ نامری وەک چۆن خۆر و مانگ نامرێ وەک چۆن شەڕی جوان نامرێ تۆ ئەستێرەی شۆڕشی نوێی لە ئاسمانی دڵما هەڵدەی ئەگەر وتیان ناوی ژنێکمان پێ بڵێ لە مێژووە کە مێ نەبێ تەنیا ناوی ژنێک و بەس ئەڵێم وەسفیەی بەنیوەیس ژنێک هەتا بڵێ شیرین هەروەکو شاری خانەکەی لە پێشمەرگایەتیش چاو نەترس بوو بە هەڵوێست بوو یەکێک لە سیفەتەکانی وەسفی خان ژنێکی بە هەڵوێست بوو بیر و باوەڕی خۆی نەئەشاردەوە باکی لەوە نەبوو کێ عاجزە بێت و کێ عاجز نابێ ئەوەی کە بەڕاستی بیزانایە تەرحیە کرد و دائیمەن لەگەڵ چاوساوەکان بوو دائیمەن لەگەڵ ڕەش و ڕوتەکە بوو دائیمەن لەگەڵ ئەوە بوو کە چۆن ئەگەر زوڵمێک هەیە ئەو زوڵمە نەهێنێ لە ناو یەکێتی بێت لە ناو ڕەفیقەکانی بێت لە دەرەوەی یەکێتی بێت لە ناو کۆمەلگای کورداواری بێت لە ناو کۆمەلگای ئینسانیەتە بێت وەسفی خان ئەو دەورەیە وەسفێخانێکێک بوو لەو کەسە نزیک و دڵسۆزانە وەکو من کە هەمیشە لەگەڵما بووە بەڵام زیاتر لەو کاتەیە کە هاوسەرم شەهید بووە زۆر زۆر هانی ئەیام لەوەی کە خۆڕاگر بم هەمیشە پێی ئەوتم ئەیوت خۆت لە ئاستی کەسانە بینی دایکایەتی و ژنایەتی تۆ لەمڕۆوە دەست پێ ئەکا کە بە تەنها بتوانێ مناڵەکانە پەروەردە بکەین پشتی گرتم هەمیشە من بە ئامانەتەوە ئێڵێم قەرزاری ئەو شتە جوانانی ئەو خاتونە کۆمەڵک ئەفکاری هەبوو ئێمە جارێ بە تەمابوون ینی تەنسیقەکمان هەبوو لە پێناو مەسلەی هەماهەنگی لە بینی دەستگاکانی تایبەت بە کاروباری شەهیدان عایلەی شەهیدان چ لە باشوور چ لە ڕۆژاوا بوو فکرەی هەبوو بۆ کە دانانی ناوی شەهیدە رەنگین یوسف وابزانم ئەگەر غەڵەت نەبم وەکو جادەیەک لە کۆبانێ بە ناوی ئەو شەهیدە جارێ ئێمە ینی کۆمەڵک مەبەستم کۆمەڵک فکرەی جوانی هەبوو هەمیشە هەر بیری لە چۆنیەتی خزمەتی شەهیدان زیندووکردنی ینی بە هەمیشە کە یادیان لە بیر نەچێ مامۆستاوە وەکو لایەنی کاری مامۆستایی کە من هەر خۆشم و کەسوکارەکەشم ئەو کاتە کە خوشکبراکانم کە تەلەبە بووین پێکەوە زۆر جار یەکێکە لەو مامۆستایانی کە باسییانەکەن وەکو یادەوەری خۆمان خۆشەویستیمان لا دروستە بێت چونکە دایمەن باسی ڕۆحی تەباییە کرد باسی ئەوەیە کرد کە هاوکاری هەبێت لە نێوانماندا ئەو قسانی کە ئەو کاتە ئەو بۆ یەکردین ئێستا ئێمە بیری لەکەینەوە کە ئەو کاتە هەمووی جۆرێک بۆ لە خەباتی کوردایەتی و سیاسی و ئەو زانیوێتی کە ئێمە ملەتێکین پێویستیمان بە خۆشەویستی یەکتر هەیە پێویستیمان بە تەبایی و هاوکاری یەکتر هەیە ژنێک گەورە و میهرەبان دڵسۆز بۆ هەمووان کە تۆ ماڵاویت کرد ئیدی چێ لە خەمی شەهیداندا بێت چێ بڕوات بۆ سەردانی ماڵباتی شەهیدان داستا شێرە ژنی گەرمیان منداڵانی شەهیدان چاویان لە ڕێگەتە وازانن هێشتا هەر تۆ سەردانیانەکەی خۆ ئەوانیش وەک من بڕوایان بەوە نییە کە تۆ ماڵ ئاواییت کردووە ئەزانم دادەگیان تۆ دیداری شەهیدانت پێ خۆشتر بوو چونکە تۆش وەک ئەوان بە شەرەفمەندانە ڕۆیشتی هەڤاڵ وەسفیە بەنیوەیس بەشی هەرە زۆری ژیانی بۆ گەل وڵاتەکەی و ڕێبازی یەکێتی تەرخان کرد مەخابن شەوی 25 لەسەر 26 چواری 2016 لە نزیک ناحیەی وارماوەی سەر بە قەزای شارە زور بە ڕووداوی ئۆتۆمۆبیل ماڵ ئاوای لە هاوڕێ و هەڤاڵانی کرد و چوە ڕیزی هاوڕێ شەهیدەکانیەوە بەلە دەستدانی کەلێنێکی گەورەی خستە ڕیزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان و کەسوکاری سەربەرزی شەهیدانەوە